السلام عليكم كاتم باش ودار همتان باش بن هتعمل لما فيديو باسي كوتا موازنة أكيد لموازنات تشغيلي باشا كايش بيدير لموازنة مصاريف تسويقية وإدارية باشا موازنة مصاريف تسويقية وإدارية الموازنة باسي أواكا ياخد أو رونكاتو كمصاريف تسويقي إداري بوصالاني داهتو چۆنە بێت باشە ولا چی پێگەیت مەصاریفەکانمان و ئەمەش دابەشێ بەسە دوو جۆری مەصاریفە کە ئەوش مەصاریفێکی متەغەیرە و مەصاریفێکی سابتە باشە مەصاریفە متغيرەکان اعتماد دەکات لەسەر حجم المبيعات باشا تعتمد المصاريف متغيرة على حجم المبيعات المتوقعة باشا وكو شي هكو عملاء وكلاء البيع باشا وكو مصاريف نقل بضاعة جزء من مصاريف خدمي عملاء باشە و مەصاریفە سەبتەکانمان چێگرێتەوە مەصاریفی ئیجار ئیندیسارەتی تەسویقی و ئیداری و هەروە ڕەواتب و هەر مەصاریفێکی تر بێت باشە کەواتە ئەمیش بە هەماشەوە لە دوو جۆر پێگێت مەصاریفێکمانەیە متەغەیرە مەصاریفێکمانەیە ثابتة باشە نمونەیەکمانەیە هذا شيء ترغب أحد منشآت الأعمال الصناعية بأن تكون مبيعاتها لسنة 2015 بمشي الله ايش لمنشأة صناعية كان ايوه سالي 2015 مبيعاتك بمشي بيت 4000 3000 500 4200 باشا وحدة وعلى التوالي للفصول الأربعة على التوالي باش وقد كان سعر البيع للوحدة من المنتج 20 دينار وسعر بيع منتجك من شنقة 20 دينار باشا ومصاريف تسويقية متغيرة ومصاريف تسويقية متغيرة هاوت ما متغيرة ثابتة أما متغيرة كانت عمولة المبيعات لصايق بوينت بينجا من قيمة المبيعات دعاية وإعلان لصايق 2 بينجا من قيمة المبيعات مصاريف خدمية العملاء لصايق 0.7 بينجا من قيمة العملاء مصاريف تسويقية أخرى لصايق بينجا من قيمة المبيعات باشا هذا بالنسبة متغيرة كانت ثابتة كان منشية ثابتة كان إيجار مان هي كهشت زائد دينارة دعاية وإعلان مان 4000 معنا بمجمعي كلية يونتي مصاريف تسويقي وإداري 6000 رواتب 2000 اندساري أساسيش 4800 الله شي ما متماركة إعداد موازنة مصاريف تسويقية وإدارية لسنة 2015 باشا بموازنة تسويقية مصاريف تسويقية وإداري دروس كاين بوصال 2015 باش طبعا موازنة مصاريف تسويقية وإداري چی پێویستە ئەو موازنانەی تر پێشتر دروستمانەکەی چی پێویستە باشا وەکو بۆنەوەکو موازنەی مواد و مشتریاتی مواد کە ئینتاجی پێویست بوو باشا بۆیە موازنەی ئینتاج دروستکەین اینجا ئەو دروستکەین ئەمە چی پێویستە ئەمە تەنها موازنەی مەبیعاتی پێویستە هیچ شتێکی تری پێویست نییە باشا چونکە ئەمە پێویستمان بە قیمەی مەبیعات قيمة المبيعات أقل يا سيركن أهم ساوي شيء قيمة المبيعات هاي الصاي أو لا قيمة مبيعات شو تسمعنا كده لموازنة مبيعات تسمعنا كده باشا بۆیە سەرتاچین چی دروستەکەین موازنەی مەبیعات دروستەکەین موازنەی مەبیعات وەکومان تەفاصیل فصل یەکەم دووەم و سێم و چوارەم و سەنەمان هەیە باشا عدد وحدات متوقع بيعها چەنە یاخو عدد وحدات المباعة چەندێکە لە پرسیارەکە پێیاوین کە لەسەری سەرەوە پێمانەڵە چەندێکە 4000 3000 3.5 4200 بۆ هەموو فصلەکانی فصل یەکەم 4000 فصل دووەم 3000 فصل سێم 3.5 فصل چوارەمی 4200 ويا فصل يقام 4000 دوم 3000 سيم سونيو شوارمي شوارو دوصة هموشي كوكي توكادا 4000 وحوصة باشا اما عدد وحدات المباعة اي سعر بيع كش بيين الله داني بچن فروشتو لمنتجان 20 دينار باشا داني بچن يكا ب 20 دينار باشا داني ب 20 دينار بويا كرتي 20 يقين فصل يقام هذا سعر بيع الوحدة فصل يقام شوار كرتي 20 دوم سي كرتي 20 سيم سونيو كرتي 20 شوارم شوار دوصة كرتي 20 كوتايش 4000 وحوصة كرتي 20 يقين همي لأكوتايش وعند سوي قيمة مبيعات بفصل يكم 8000 دوم 6000 سيم 7000 شوارميش 4000 بو السنة كاملة كش 4000 باشا اما چیه اما قیمه مبيعات بو من درچو اینجا ما مثلا قیمه مبيعات معناه هتواني شي دروس كاين موازنه مصاريفي تسويقي واداري دروس كاين باش اما موازنه مصاريفي تسويقي واداري يكم شي لسي سروت من بيويس معناه چیه قیمه مبيعات الرق امي لخوارو بو من درچو قیمه مبيعات لموازنه مبيعات الرق ورا لسي سرو داينيرو كو خوي 8 شاست 7 84 294 باش اینجا چی معناه مصاريف متغيره كان معناه باشا اینجا مصاريف طبعا الرق شوازكي لچیە شێوازەکەی ڕێک ئەڵی موازنەی تەکالیفی صناعی غیر مباشرە ڕێک عینەن ئەوە دروستەکرێت هەما باشتانیشتان بم سێریکەم
ئەمە موازنەی تەکالیفی صنایع غیر مباشرە ها بەڵام تەنها جیاوازیەک ئەوەیە کە تەکالیفی صنایع غیر مباشر چی پێویستە عدد وحداتی منتجەی پێویستە کە ئەوە لە موازنەی ئینتاجی هێنین بەڵام ئەمە چی پێویستە بەڵام تەسویقەکە چی پێویستە عدد وحداتی قیمەی مەبیعاتی پێویستە هەر ئەوە نیە جیاوازەکەی ئەویش متغیر و ثابتی هەیە ئەنی شێوازەکان لێکەوە نزیکە ئەگەر لەوە تێگەیشتوی لەمەش تێگەیت باشە بۆیە موازنەی مەصاریفی تەسویقی وتمان یەکەم جارە قیمەی مەبیعاتمان نەدامانەوە اینجا مەصاریفە متغیرەکانمانەیە هەموو مەصاریفە متغیرەکان داهەنی مەصاریفە متغیرەکان لە پرسیارەکە پێیاویت بۆی جاکی دێتەوە متغیرەکەمان و ثابتەکەشمانە متغیرەکە چی بێژێت عمولە مەبیعات لە سایە 1.5 یەکسەر لێرە بینوسە عمولە مەبیعات لە سایە 1.5 اینجا دعاية وإعلان لصايا 2.5 دعاية وإعلان لصايا 2.5 مصاريف خدمية لصايا 0.75 مصاريف تسويقية أخرى لصايا 5 همي ليرا ورا بينوسرو باشا ليرا بينوسرو إنجا ورا كرتي فصل كانيكا كرتي قيمة مبيعاتك قال الله لا قيمة مبيعاتها من قيمة المبيعات من قيمة المبيعات همي داري قيمة مبيعاتك بويا عملي مبيعات شنو لصايا 0.5 كرتي اشتزاركيكي بفصل يكم 1200 باشە 6,000 کەڕەتی 1.5 یەکەی 900 بۆ فەسلی دوم بۆ فەسلی سیام 7 کەڕەتی 1.5 یەکەی 1050 کە فەسلی چوارەم 4,000 کەڕەتی 1.5 یەکەی 1260 294 کەڕەتی 1.5 یەکەی دەکاتە 4410 باشە ئەو بەنسبە عمولی مەبیعات بەنسبە دیعای و ئیعلانەوە هەماشت دیسانەوە 8,000 کەڕەتی 2.5 6,000 کەڕەتی 2.5 3,000 کەڕەتی 2.5 84,000 کەڕەتی 2.5 294 کەڕەتی 2.5 هەمووی ئەوە مەبلەغەکانی 2,000 500 200 و 7,350 دەرەچێت اینجا مەصاریفی خەدەمی دیسانەوە قیمەی مەبیعات کەڕەتی 0.75 6 کەڕەتی 0. ئەتر ئاوە هەمووی کەڕەتەکەی باشە بۆ ئاخر دانش 5 هەموو قیمەی مەبیعاتەکان 8 کەڕەتی لە سایە 5 6 کەڕەتی لە سایە 5 7 کەڕەتی لە سایە 5 هەمووی لە خوارەوە 8,000 3,000 4,200 14,700 هەمی هەمانشتە دووبارەیەکەیتەوە باشە هەموو مەصاریفەکە کەڕەتی هەر یەک لە فەسڵەکان یەکەیت و دایانیتەوە باشە دواتر مەجموعی تەکالیفی متغیرەکە دەرەکەین مەجموعەکەی چۆن دەرەکەین تەنها ئەم سێریگەن تەنها ئەو چوارە کۆکەیتەوە قیمەی مەبیعاتی لەگەڵا کۆ ناکەیتەوە لێتان تێک نەچێت تەنها ئەم چوارە باشە تەنها ئەم چواری یەکەم 1200 2600 لەگەڵ 4,000 کۆیەکەیتەوە 7,800 اینجا بۆ دووەم 900 1500 300 450 3,550 اینجا ئەم چوارە اینجا ئەم چوارە اینجا ئەو چواری ئێرش کۆکەیتەوە کە 22,665 مجموعەکەی باشە هی هەر چوار فەسڵەکە کاتێستا چیمان بۆ دەرچوو مجموعی تەکالیفی متغیرە کە ئەو چواری سەرەوەی ئەم چوارە کۆکەیتەوە باشە اینجا چیمانەیە تەکالیفە ثابتەکانمانەیە کە ئەمە زۆر ئاسانە تەکالیفە ثابتەکان لە پرسیارەکە بەچی پێیاوین بە مەجموعی پێیاوینە هەمووی بە مەجموعی پێیاوین هەمووی ئەمە چەندێک 8,000 ئەمە 4,000 ئەمە 6,000 ئەمە 2,000 ئەمە 4 یعنی هەمووی بە مەجموعی پێیاوین کە بە مەجموعی پێیاوین یەکسەر وەرە لەکوێ دانێرەوە لە ئەخیرە یەکسەر لە سەنەکەی هەمووی دانێرەوە هەنسە ئیجار 8,000 لە ئەخیرە دیعای و ئیعلان 4,000 لە ئەخیرە تەسویقی ئیداری 6,000 لە ئەخیرە باشە ڕەواتب 2,000 لە ئەخیرە ئەندیساری ئەساسی 4 لە ئەخیرە هەمووی وەرە لە ئەخیرە بینین سەرەوە ئەمە بەلەخانە هەمووی وەرە لەکوێ بینن سەرەوە لە ئەخیرە بینن سەرەوە اینجا وەرە چی لێکە هەر دانیان دابەشی چوارکە چکە 4 فەسڵمانێ بۆی بزانین هەر فەسڵی چەندێکی بەرەکەی کاتەی سامە ئیجارمان 8,000 دابەشی چواریکە 2,000کە کاتە 2,000 بۆ فەسڵ یەکەم دووەم سێم چوارەم دانیت دیعای و ئیعلان 4,000 دابەشی چواریکە هەرێکی 1,000کە بۆ هەر یەک لە فەسڵەکان تەسویقی و ئیداری 6,000 دابەشی چواریکە 1,500کە بۆ هەر یەک لە فەسڵەکان ڕەواتب 2,000 دابەشی چواریکە 500کە بۆ هەر یەک لە فەسڵەکان ئەساسیش ئەندیساری ئەساس 4 دابەشی چواری بکە 1,200 کە بۆ هەر یەک لە فەسڵەکانەوە دانیتەوە باشە اینجا مەجموعەکەی وەرەگریت مەجموع تەکالیف ثابتە بەمن یەک دانی وەرگری ئەوەی تریش هەمووی دووبارێ باشە چکە هەموو یەک مەبلەغی تێ مەجموعەکەی چۆن وەرەگری 2,000 1,000 1,500 500 1,200 ئەم پێنجە هەرمووی کۆکەیتەوە باشە ئەکاتە 6,200 ڕێک بۆ هەموو فەسڵەکان دیسان 6,200 دانێرۆ چکە هەرێک مەبلەغی تێ یعنی هەموو مەبلەغان یەخشتە هیچ جیاوازیەکی نییە تەنها ئەوەی خیر نەبێت 24,800 ئەم پێنجە کۆکەیتەوە 24,800 باشە ئەو بەنسبەت تەکالیفە ثابتەکان اینجا ئێستا ئیجمالی تەکالیفی ثابتەکە عفوا ئیجمالی تەکالیف التەسویقی و ئیداریە ئیجمالیی وەرەگری باشە ئەشتوانی یەکەم جار ئیجمالی تاوت مەجموعەکەی ماوەرگرتەوە تاوت یەکسەر ئێستا چیەکەیت ئیجمالی تەکالیفی تەسویقی و ئیداری کۆکەیتەوە چۆن کۆکەیتەوە متغیر و ثابتەکە کۆکەرەوە تاو باشە متغیرەکە مەجموعەکەی بەڵام مەجموعی متغیرە و مەجموعی ثابتە کۆکەرەوە بە ئیجمالی
تكاليف تسويقية وإدارية. يسار متغيرة كمان حوت ورصبو زائد 6.2 كي 14,000 5,450 متغيرة كمان فصلي دو زائدی 6.2 كي 12,050 كات فصلي دو باشا فصلي سيام 6.825 زائدی 13.25 كي زائدی 6.2 كي 13.25 فصلي 4 8,100 زائدی 6.2 كي 14,390 بۆ سەنەکەش 28,665 زائدی 24,800 كي 53,465 باشا طو موازنه مصاريف تسويقية وإدارية الأمانية زۆر ئاسان يعني هیچ شتێکی نییە هەبووی دانانەوەیە بەزەوەی دانیت و کەڕەتەکەی دانێت و کەڕەتەکەیت و کۆیەکەیتەوە باشە و ئەمەش کۆتا طبعا موازنە بوو کە باسمان کرد باشە كوتا موازنة مكبريتي ولا شيء بريتي ولا موازنة مصاريف تسويقية والإدارية لا موازنة تشغيلية وهي مدار مسؤولية البيع